پێشبڕکەی لەبەرکردنی قورئانی پیرۆزە لە ئامادەیی ئالانی ناوەندی ئیدارەی ڕاپەڕین کۆمەڵێک مامۆستا بە ئامانجی هاندانی قوتابیان ئەم چالاکی ئاینەیان ساز کردووە. ئەمە دووەم ساڵە ئەم چالاکیە لە قوتابخانەکە ئەنجام دەدرێت و بەڕێوبەر و مامۆستایانی قوتابخانەکە دەڵێن ئەگەر بێت و هاوکاری بکرێن ئەوە دەتوانن بازنەی پێشبڕکێی ئاینەکانیان فراوانتر بکەن. طبعا ئێمە وەکو ئامادەی ئالان بۆ 2 ساڵە لەسەریەک چالاکیی پەروەردەی زایدن دینی بەڕێوە دەبین. ساڵی ڕابردوو لەبەرکردنی قورئان و جوان خوێندنەوە و زایدن نووسین بوو و زایدن دەنگخۆشی. بەڵام ئەم ساڵ بڕیارمەندا وەک ساڵی ڕابردوو چالاکیی پەروەردەی ئاینی بکەینەوە. ئەوەش لە بەرامبەر ئەو ڕەفاهیاتی ئێستا لە ناو گەنج هەیە ئەوە بکەینەوە بۆ کوڕکچەکانمان لە مەکتەب کە بەدەر لە ڕەفاهیات و سەرقاڵبوون بە ئەو شتانێک کە بڕاستی ئێستا ژیانی تاچی ئێمەی خەریکە وێران دەکا. سەرەتا ئامانجەکە ڕزامەندی خی گەورەیە، دواتر ئامانجەکە مەوەسمانەوەیە لەلانی پەروەردەی خوێندکاران ئەو کاتەی هەیەە لە پشووی بەهاردا سوودی لێ ببین و لە ڕووی زمانەوانیەوە لە ڕووی ئەو مانە جوانانەی کە لە سوورەتەشدا هەیە هەنی خوێندکاران بدەین و کە سوودی لێ ببین. بۆ بەردەوامیش ڕاستی خۆشە کاتێک کە نەتیجەی خوێندکاران ڕادەگەێنی و یەکەم و دۆم و سێمت هەیە پێویستت بە خەڵات و هاوکاری هەیە. چەند مامۆستایان بەشداریان کردووە لە دابینکردن یەگەر کەسانێکی شابن حەز بکەن بەشداری بکەن لە هاندانی خوێندکاراندا و خەڵاتیان بۆ دابینکردن ئێمە سوپاسیان دەکەین. قوتابیانی بەشداربووی تاقیکردنەوەکەش خۆشحاڵن کە بەشداری پرۆژەکەیان کردووە و هیواخوازێن ساڵانی داهاتوش ئەم جۆرە چالاکیانە بەردەوامی هەبێت. خۆشبختانە ئامادەی ئالان لە شای ڕانیە بۆ 2 ساڵ لەسەریەک پێشبڕکەی لەبەرکردنی سوورەتی قورئانی پیرۆزی بۆ کردینەوە. دیارە قورئانی پیرۆز باشترین قوتابخانەی پەروەردەیە بۆ مرۆڤ و قوتابخانەش بە هەمان شێوە هەوڵی ئەوە دەدا کە تاک پەروەردە بکەوە قورئانیش باشترین پەروەردەکارە. بۆ شانازێکی گەورەی سوپاس بەخوای گەورە کە فەزڵی پێدام بەشداری بکەم وادارم کە بەردەوام لە شارێکیاوە گەورەتر لە بەردەم هەموو ئەوانە ڕەخساندووە نەیانتوانیوە پەرە بە لەبەرکردنی قورئانی پیرۆز بدەن و ئەوە بووتە هەلێک لە بەردەم هەموو ئەوانە. بەراورد بە ساڵی ڕابردوو ڕێژەی بەشداربووانی تاقیکردنەوەکە ڕوویان لە بەرزبوونەوە کردبوو. بە چەشنێک 160 کەس خۆیان ناونووس کردووە و 70 قوتابیش بەشداری لە پێشبڕکەی لەبەرکردنی قورئانی پیرۆز کردووە. ڕێناس ئەرسەلان، کەناڵی پەیام، ڕانیە.